باز لەم کتێبە دەکەین لەگەڵ میوانەکانمان سەدامیەکانی میدیا توێژینەوەیکی دەربارەی گەڕان بە شوێن شکۆی شکاودا سەدام لە میدیا و سوشیال میدیادا ینی ناوڕۆکی کتێبەکە باز لەوە دەکا هەندێک جار لێرە و لەوێ لەم ساڵانی دوایدا بەداخەوە دەبیستین هەندێک خەڵک ستایشی سەدام و ئەو ڕژێمە دیکتاتۆرە دەکەن ینی بۆچی میلەتی ئێمە بگاتەوەی کە ستایشی دیکتاتۆرێکی لەو شێوەیە بکە ستایشی دوژمنەکەی خۆی بکە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین لەگەڵ نووسەری کتێبەکە ئامادەکاری کتێبەکە هاتوڕەنگین عەبدوڵڵا سەل لای ئێمەیە هاتوڕەنگین سڵاو لەبێ بەیانی باش زۆر سوپاس سڵاو لە ئێوە بەیانتان باش سەرچاو کتێبەکە سەدامیەکانی میدیا با من پرسیاری بکەمەوە بەسی چیە لە سەدامیەکانی میدیا بەڵێ جارێکی تر سوپاس بەیانی باش و سڵاو بۆ بینەرانیش سەدامیەکانی میدیا ئەوەی جەنابەت باست کرد زۆر ڕاستە ینی ئەگەر پێشتر بڵین لێرە و لەوێ ئێستا ڕاستی دیار دەکە زۆر زەقترە ینی لێرە و لەوێ نییە تقریبان لە هەموو جێگایەک بە جۆرەك لە جۆرەکان ڕاستە دەربڕینەکان جیاوازن بەڵام هەمویان ئەچنەوە سەر ئەوەی کە ئێمە ستایشی سەدامی دیکتاتۆر بکەین سەدامیەکانی میدیا تەنها باس لەوە ناکا کە خەڵک جۆرێک حەنینی هەیە بۆ سەدام و بۆ ڕژێمە دیکتاتۆرەکەی زۆرتر فۆکەسی لەسەر ئەوەیە لە ناو میدیای کوردیا لە ناو میدیا و سۆشیال میدیای کوردیا چۆن ئەبێ ئەم دیاردەیە زەق بکرێتەوە چۆن ئەبێ ئەم ڕەنگە تۆخ بکرێتەوە چۆن ئەبێ ئەم دەنگە دلێرتر بکرێت لەوەی کە هەیە ئێمە لە بری ئەوەی هەوڵ بین میدیا و ئەپەکانی سۆشیال میدیا بۆ بابەتە نەتەوەیەکان زۆر بەکاربێنین بەداخەوە ئێستا بۆ بەوەی ئاوێنەی شەقامە ینی چۆنەڵی لەگەڵ تەیارەکەی ئەڕوا هەر شتێک لەسەر شەقام هەبێ میدیاش لە بری ئەوەی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە کە هەم گواستنەوەی دەنگ و ڕەنگی شەقامە و هەمیش بە بەرپرسیارەتیەوە مامەڵەکردن لەگەڵ پرسەکانە بەداخەوە ئێمە لەبەرەوەی ئێستا جۆرێک لە میدیا و سۆشیال میدیای پۆپۆلیزممان هەیە زۆرتر ئەمانەوێت دوای هەموو شتێ بکەوین کە لەسەر شەقامە هەیە و هەموو ئەو شتانەش بکەین کە شەقام ئەوێ بەبێ ئەوەی بەبێ گەڕانەوە بۆ ئەوەی بۆ ئەرکە گەورەکە بەرپرسیارەتە گەورەکە کە تۆ ئاراستەکردنی جەماوەرە باشە هاتوڕەنگین پێ دوایە هەر لە ئەسڵدا خەڵکێکە بێ حەز بە سەدام بکەن یان نا ئەوە ڕەتفعلە وەکو جۆرێک لە ڕەتفعل هەموو کەس دەزانێ و دیکتاتۆرە بەڵام وەکو ڕەتفعلێک ستایشی دیکتاتۆرێکەکەن بۆ میلەتێک ڕەوایەکان فال و هەڵەبجێ بەرامبەر کرابێ ستایشی ئەو دیکتاتۆرە بکە ئەگەر لە بازنەیەکی گەورەتر لە کوردستان لە هەرێمی کوردستانە باز لەم دیاردەیە بکەین با بڵین لە جوگرافیای عێراقا باسی بکەین هەردووکی ڕاستە هەم خەڵکێک هەیە تا ئێستا وەلای بۆ سەدام هەیە ئێمە بیرمان نەچێت بەشێکی گەورەی پێکهاتەی عێراق سونەیە و هەنێکیش لە سونەکان هەتا ئێستا وەلا و هەتا ئێستا وەفادارن بۆ سەدام بۆ حیزبی بەعس بەڕاستی ڕەنگ بێ بۆ ئەفکارەکانی بۆ دیکتاتۆرێتی سەدام نا بەڵام بۆ خودی حیزبی بەعس بۆ چوارچێوەی حیزبی بەعس تا ئێستا جۆرێک لەم وەفاداریە هەیە بەداخەوە ئێستا باس من هەست پێ کرد بەڵێ زۆر بەزەقی هەر ئێستا لە ناو وەسەتی سیاسیە لە ناو نخبەی سیاسیە جەنابەت میریاکاری زانیت دوای دوو چاوپێکەوتنی ڕەختی کچە گەورەی سەدام ینی بابەتەکە هاتووەتە ناو نخبەی سیاسیەوە باس لە گەڕانەوەی سەدام ئەکرێت بە شکۆ ئەوڵێ باوکم جوسمانی باوکم ڕوفاتی باوکم بە هەیبەتەوە ئەگەڕێتەوە عێراق ینی ئێستا لە ناو نخبەی سیاسی عێراقیشا بە جۆرێک لە جۆرەکان باس لە گەڕانەوەی ئەفکاری بەعسی ئەکەن لە ئایندەیە بۆ سەر حکم و بە جۆرێک لە جۆرەکان ئەچنەوە ناو پرۆسەی سیاسی لە عێراقا وەکو چۆن سەرانی سونەی گەورە بەڕاستی سیاسی گەورە لەسەر ئاسی سیاسیان قسەیەکەن کە حیزبی بەعس یاخود ئەو سونەی کە نزیکە لە حیزبی بەعسەوە جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ حکم بۆ عێراق ئەمە لە داهاتوە قسەی تر هەڵەگرێ بەڵام بۆی پرسیارەکەی جنابتم بیر نەچێتەوە ئەمە وەکو ساحەی عێراقی باشە ئەو وەفاداری تایە تۆڵەکردنەوەشی لە حکوومەتی عێراقیتیایە لە هەرێمی کوردستانیش لە پرۆسی حکومداریە ئەو خەڵکەی کەیەتە سەر شاشە لە ڕاستیا دڵی پڕەکە ئاڵێ خۆزگە بەسەردەمی سەدام خۆم قسەیە زۆر ئازار بەخشە بە تایبەتی بۆ ئێمەی میلەتی کورد کە جینۆسایدمان بەرامبەر کراوە هەڵەبجەمان بەرامبەر کراوە ئەنفالمان بەرامبەر کراوە ئەو هەموو لە سێدارەیەکە لە ناو شارە بە بەرچاوی خەڵکەوە کوڕ و کچەکانمان لە سێدارە دراون ئەو هەموو مناڵی کە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانایە
ئێمە خۆشمان کەم تەرخەمیەکمان هەیە نەمانتوانیوە ئەم قوربانیانە زەخ بکەینەوە لە ناو میدیای خۆمانە لە ناو سوۆسیال میدیای خۆمانە قوربانیەکانمان بەرز بکەینەوە بۆ ئەوەی ئەگەر چی تۆ خەڵکەکەش ناچار بێ وەکو جۆرێک لە تۆڵەکردنەوە وەکو جۆرێک لە دەربڕینی ناڕزایی بەرامبەر بە پرۆسەی حکومڕانی یا بەرامبەر بۆ خزمەت گوزاریانی کە پێشکەشی نەکراوە بێ ئەم قسەیە بکە ئەگەر تۆ لە بەرامبەریا ئیش لەسەر ئەوە بکەی کە ئێمە خاوەنی ئەم قوربانیە گەورانین کە لە ڕاستیە ئەگەر کەم تەرخەمی ئێمە و کەم تەرخەمی حکوومەتی عێراقیش نەبوایە ئەو ژینۆسایدی بەرامبەر بە ئێمە کراوە لە مەحفەلە نێودەوڵەتیەکانە ئەبوایە قسەی زۆر گەورەی لەسەر بکرایە بەڵام بالفعل هەردووکی تایە تۆڵەکردنەوەی وەفاداریشە پێدوانیە هەر لەوێوە با بڵێن قسەکردن لەسەر سەدام حوسێن ئاسایی بۆتەوە تا ڕادێک ئەوەی کە ئێمە وەکو میلەتی کورد کە ئەنفال و وەڵابجەمان بەرامبەر کراوە بەڵام جاش و مستەشارەکانی کە دەستیان هەبوو لە ئەنفالە لانی کەم هەندێکیان داڵدەدراون پلە و پۆستیان پێدراوە نەگەر داڵدەدراون خۆی بەشێک لە بەداخەوە بەشێک لەوەی کە ئەم دیاردەی زەق کردوتەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە یعنی باس لەوە ئەکرێ و ئەیبینین و ئەزانین یعنی خەڵکانێک داڵدەدراون کە دەستیان هەیە لە پرۆسەی ئەنفالە کە دەستیان هەیە لە گیرانی کوڕە گەنجەکان و جوامێرەکانی ئێمەیە کە دەستیان هەیە لە گیرانی پێشمەرگەکانمانە کە دەستیان هەیە لە ئاشکراکردنی شوێن و مۆڵگەی پێشمەرگەکان و ئیش و کارەکانی حیزب کە لەو سەردەمەیە کورد باس لە نەتەوەکەم کە لەو سەردەمەیە بەڕێوە ئەچوو بۆ بەرەو پرۆسی ئازادی هەرمی کوردستان ئێستا لێرە داڵدەدراون ئێستا پارێزراون نەزانی خۆ داڵدەدان و پاراستن ینی ڕنگ بێت داڵدەدان تۆ بۆ فترەیەکی وەقتی ناچاربی کەسێک داڵدەئیت باشە بەڵام ئەپارێزرێن لە ناو جێگەی زۆر باشە پارێزراون پێرێ نەگە پارێزرن بەڕێز و بە احترام و ژیانی خۆیان بەسرە بن بگران دێجار ئەوان لە ڕووی پلۆپۆستەوە لە پێشترن لە کوڕانفال و کوڕەشەی کوڕی سوڵتان هاشم ئەبێ بە ئەندامی ئەنجومی نوێنەرانی عێراقمە قسەیەکی زۆر گەورەیە مەقەدرێکی زۆر گەورەیە بەرامبەر بە قوربانیەکانی ئێمە ینی لە ناو هەرێمی کوردستانە جاش و مستەشار پارێزراو بێ و بگەنە پلەپۆستی سیاسی و لە ڕاستیە خەڵک ئەمەی لەبیر ناچێتەوە وەک چۆن قوربانیەکانی لەبیر ناچێتەوە بەڵام ئەم پارێزگاریکردن و ئەم پارێزبەندێشی بۆ سەرانی ئەنفال و ئەنفالچی و ئەوانەی کە دەستیان هەبوو لە وێرانکاریەکانی ئێمە ئەوەشیان بیر ناچێتەوە بۆیە لەگەڵ کۆبوونەوەی ئەم هەموو شتەیە لەگەڵ ئەم ینی کەڵەکەبوونی ئەم هەموو ناڕزایەتە یەچی ئەکات تۆڵە لە تۆ ئەکاتەوە ینی ئەو بۆی گرنگ نییە تازە کەس و کارەکەی ڕۆشتووە میلەتەکەی لە سەردەستی دیکتاتۆرێک چەوسێنراوەتەوە کتێبەکەی تۆ توێژینەوەیە بۆ توێژینەوەکە سامپڵە دووەرگرت یان وەکو توێژینەوەیکی ئەکادمی یان ئەوەی کە هەر بە متابعکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نمونە دووەرگردووە باسمان لە کتێبەکە نەکرد کتێبەکە بەڵێ توێژینەوەیەکی میدیاییە لە بەشی یەکەمە چەمکەکەم ناساندووە کە ئێمە بەسمان چیە لە سەدامیەکانی میدیا و باسم لەوە کردووە لە بەشی دووەمە میدیا ئەتوانێت چۆن کار لێک بکە چونکە ئەزانی میدیا چەکێکی دووسەرەیە ینی لە هەمان کاتا تۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ ڕسواکردنی دیکتاتۆرەکان باس دەتنا لە بابەتەکەی خۆمەکەم لە هەمان کاتیشا ئەتوانی بەکاری بێنی بۆ بە سیمبولکردنی دیکتاتۆر ینی میدیا لە هەموو سەردەمەکان ئەم دەورەی گێڕاوە و ئێستاش ینی چۆن میدیایەکمان هەبوو بەهاری عەرەبی دروست کرد هەمومان ئەزانین ینی بەهاری عەرەبی ڕاستە لە خۆسووتاندنی گەنجێکەوە دروست بوو بەڵام دوجار بوو بە بەهاری عەرەبی ئەگەر چی قسە لەسەر دەرەنجامەکانی بەهاری عەرەبی هەیە بەڵام لە هەمان کاتیشا میدیایەکیشمان هەیە ڕەختی کچە گەورەی سەدام لە تۆپلیستی زۆرترین بینرایی بەرنامەکانیان دانێ کەواتە ئێمە میدیا یعنی چەکێکە تۆ چۆن ئەتەوێ بەکاری بێنی ئاوها بەکاری ئەهێنیت لە بەشی دووەمە باسم لەوەم کردووە بەڵێ لە بەشی سێمە زۆرێک لەو سامپڵانەم وەرگرتووە کە لە ناو میدیا و بە تایبەتی پلاتفۆرمەکانی سوۆسیال میدیای کوردیە کە خەڵکانی سیاسی لەسەر ئاستی مەکتەبی سیاسی حیزبەکان پەرلەمانتار مۆدێلەکان و خەڵکی ئاسایی پەناهەندەیە کە لە بیلاڕووسیا ئەکڕوزێتەوە ئەڵێ ئێمە سەرکردەیەکمان هەبوو وەکو باوک میهرەبان بۆ بۆمان هەموو ئەمانم بە سامپڵ وەرگرتووە هەمووی باس پەرلەمانتارمان هەیە بەڵێ پەرلەمانتاری کوردستانمان هەیە و لە کتێبەکە باسم کردو و ناوم هێناوە بەڵێ لە ناو پەرلەمانە باس لەواکە بەڵێ
باسی ستایشی سەدام حوسێنەکە بەڵێ بە دڵنیاییەوە باشە ئەی لە سیاسەکان وتت مەکتەب سیاسی حیزبەکان بەڵێ کەسمانەوەمان بیر ناچێتەوە کاکەمین نەجار لەسەر تەلەڤیزۆن وتی ئێمە ئەوانەمان پاراستووە لەوانەیە بۆ هۆکارێکی تایبەت بە بەڵام هیچ هۆکارێکی تایبەت لە جینۆسایدکردنی گەلەکەی خۆت گرنگتر نییە بەڵێ مژدە مەحموود پەرلەمانتار بەڵێ بە ئاشکرایی لەسەر تەلەڤیزۆن ئەڵێ لە هیچ کاتێ سەردەمی بەعزوای بە ئێمە نەکردووە بەڵام هیچ کاتێکیش حکوومەتی کوردی ئەگەر چی سەریکە با ئێمە پاساو نهێنینەوە بۆ حکومڕانی کوردی بەڵام تۆ ناکرێ بەهۆی نەبوونی خزمەتگوزاری بەهۆی نەبوونی حکوومەتێکی بەرپرسیار بەرامبەر بە هاوڵاتیەکانی بێ مقارنەی بکەی لەگەڵ دیکتاتۆرێکە کە تۆی سزایاوە لەسەر ڕەنگی قەمیسەکەی بەرت ینی ئەمانم هەمووی باس کردووە لە ینی لە ناو بازاڕی سلێمانە لە بەردەکی سەرا چەندین کوڕگیراون و لە بەرچاوی خەڵکا سزادراون من براکەی خۆمێکێک بۆ لەوانە لەسەر ئەوەی قەمیسی ڕەشی لە بەرابووە لەسەر ئەوەی ڕیشی هێشتۆتەوە لەسەر ئەوەی ببورن ڕەنگی گۆرەویەکانی ڕەش بووە ینی تۆ چۆن بەراوردکاری لە بینی دوو دیکتاتۆراکەی ئەگەر وتمان ئێمە ئێستا حکوومەتێک لە عێراقیا لە کوردستانە حکومڕانیمانەکە بە جۆرێک لە جۆرەکان ستەمکارە بەرامبەر بە هاوڵاتیەکانی بەڵام تۆ چۆن دێی لە بینی دوو دیکتاتۆر یاخود دوو ستەمکارە باوا ناوی بینم لە بینی دوو ستەمکارە ستەمکارێک هەڵ ئەبژێری کە نەک مناڵی سەربێشکە و لانێکی تۆی زیندە بە چاڵ کردو و ئێستا نازانی لەژێر کامە بستە خاکی ئەم عێراقەیە هاتووە سزای تۆیاوە لەسەرەوەی ڕیشت هێشتۆتەوە یعنی ئازادیەکانی تۆی ئەوەندە بەرتەسک کردوتەوە کە تۆ مافی هەڵبژاردننی ڕەنگی جلەکەی خۆتت نییە مافی هەڵبژاردننی دانانی ڕیشت نییە تەزبیح یەکێکە لەو شتانی کە باسم کردووە کە تۆ خەڵکی ئێمە سزا دراوە لەسەر تەزبیحەکەی دەستی یعنی تۆ چۆن دێی وەلا و وەفاداری و خۆزگە هەڵ ئەخوازی بۆ حکوومەتێک بۆ دیکتاتۆرێک بۆ سەرکردەیەک کە ئەو هەی دەرحەق بە تۆ کردووە بۆیە بەڕاستی ببوورە بەڕاستی ئەرکی ئێمەمانانە ئەرکی میدیاکانە ئەرکی سۆشیال میدیاکانی ئێمەیە کە زۆر بە بەرپرسیارەتی مامەڵە لەگەڵم پرسانەیە بکە من تۆ حسابی 1970 بنەماڵی ئەنفال بکە نازانم چەندیان تا ئێستا ماونەتەوە لەوانە بەشێکیان هەر هیچ کەسێک لە دوایان ئێستا نەمابێتەوە 5,000 کیمیاباران 20,000 شەهیدی سەنگەر باس لەوانەی تر ناکەم باشە تۆ چۆن دی ئەم دیاردەیە زەقکەیتەوە لە ناو میدیا و سۆشیال میدیاکانە بە بێگەڕانەوە بۆ هەست و سۆزی ئەم خەڵکی کە تا ئێستا برینەکانی خوێنی لێ ئەچۆڕێ کە تا ئێستا قەدماغی نەکردووە تا ئێستا بڵێ خاتۆ ڕەنگین ببوورە ڕاتەگرمەوە چەند خولەکی ماوانی تەرخیص خێنە سەر کتێبەکە یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیا دەکات ینی ئایا یاسا ڕێگە بۆ دەدات تۆ ستایشی دیکتاتۆرێ بکەی کە تاوانبارە بە جینۆسایدکردنی گەلەکەی بەداخەوە ئێمە لە عێراقا ئەتوانین دەست بە دوو یاساوە بگرین دەخود دەستور و دوو یاسا بەڵام هیچ کامێکیان ناچێتە ناو دیتەیڵەوە جوزئیاتەوە باس لە کیان ئەکات باش ئێمە لە یاسای ڕیشەکێشکردنی بەعسا ڕاستە قەدەغەی کردووە هەموو کیانێک کە بە ناوی حیزبی بەعس و وەلا بۆ حیزبی بەعس بگەڕێتەوە بۆ ناو پرۆسی حکومڕانی لە عێراقا ئەمە ڕێگری لەوە کردو قەدەغەی کردووە و عقوبەی بۆ داناوە بەڵام باسی لە کەس نەکردووە باسی لە من و تۆ نەکردووە کە بین ستایشی سەدام بکەین کە بین وەلا بۆ سەدام دەرببڕین کە بین لێرە و لێ لە ناو میدیاکانە بڵین خۆزگە بە سەردەمی دیکتاتۆر باسی لەمە نەکردووە ئەگەر چی یاساناسێک هەیە حەیدەر سۆفی بڕوای وایە کە تۆ لێرەشە بە هەمان شێوە ئێمە لە دەستوری عێراقیشە ڕێگەی لەوە گرتووە هیچ کیانێک بگەڕێتەوە بۆ ناو پرۆسی حکومڕانی کە وەلایی بۆ حیزبی بەعس هەبێ ئەمە دوویە یعنی دەستور و یاسای ڕیشەکێشکردنی حیزبی بەعسمان هەیە بەڵام لە حاڵەتی کەسی ئەوەی کە فرد بیکە ئێمە قانونی عقوباتمان هەیە قانونی عقوباتی عێراقی حەیدەر سۆفی یاساناسێکی بەناوبانگە پێی وایە ئێمە ئەتوانین لەو حاڵەتەشە دەست بە یاسای سزادانی عێراقەوە بگرین بۆ لەبەر ئەوەی سەدام حوسێن محکومە بە ئیعدام محکومە بە کۆمەڵێک جەرائیم ئەگەرچی دوجار لەسەرەوەی دووجێل لە سێدارە درا و بەداخەوە ئەوانەی تری محکەمە نەکرا لەسەری بە تەواوەتی لێرەیە مادام ئەو خۆی تاوانبارە لەبەرەوە دەربڕینی وەلا و وەفاداری و حەنین بۆ هەر تاوانبارێک ئەچێتەوە قاڵبی تاوانەوە بەڵام بەداخەوە لە ڕووی یاساییەوە تا ئێستا ڕێکارە یاساییەکان دەرحەق بەم دیاردەیەوەکو خۆی جێبەجێ نەکراوە و ئەمەش بۆ لەبەرەوەی هەم لە ساحەی سیاسیە
ئەمەش خەریکە بڵاو ئەبێتەوە بە جۆرێک لە جۆرەکان باس لە گەڕانەوەی ئەفکاری بەعسیزم ئەکرێتەوە بۆ ناو پرۆسەی سیاسی، جۆرێک لە ڕێگە پێدان، جۆرێک لە ڕێگا خۆشکردنی بۆ کراوە و بەداخیشەوە لەبەرەوەی لە ناو عێراقا پرۆسەی سیاسی ئەوەندە محکومە بە فەشەل و گەندەڵی ئەرزیەیەکی زۆر باشی خوڵقاندۆ بۆی ئەم دیاردەیە زەقتر بێتەوە ڕۆژ بە ڕۆژ و هۆکاری سێمیش میدیاکانی ئێمە لە سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەداخەوە باش مامەڵیان لەگەڵم پرسیانە کردووە و باش نەیانتوانیوە ڕوبەڕووی ئەو دیاردە زەقە بوەستنەوە. باشە هاتو ڕەنگین هەر لە چوارچێوەی بابەتە یاسایەکەیە، ینی ڕاستە وەکو کەس وەکو شەخص وەکو تو ئاماژەت پێکرد یاساکە بەڕوونی باسی نەکردووە، بەڵام کە پلتفۆرمێکی میدیایی یان لە سوسیال میدیاوە بانگەشە بۆمە بکرێ، ئایا توانرێ مامەڵی یاسایی لەگەڵا بکرێت؟ حتمما ئەگەر جیهەتێکی یاسایی خۆ تۆکەی بابەتێک چۆن ئەتوانی لە ڕێی یاسایی و ئیشی لەسەر بکەی ئەو کاتی کە تۆ ئیجراعاتی قانونی بەرامبەری گرتە بەر داواکاری گشتی داواکاری گشتیش دەتوانێت بەس بەداخەوە داواکاری گشتیش لەسەرم پرسانە پێم وانی ینی بن نەمبینیوە نازام ئەکرێ ڕێکارێک جێبەجێ کرابێت ئیجراء کرابێ، بەڵام بەو پێی کە تا ئێستا ئەم دیاردەیە هەروەکو خۆی بەڕێوە ئەچێ ڕۆژ بە ڕۆژ زیاد ئەکا کەواتە ئیجراعاتێکی ئەوەندە قورس نەکراوە، بەڵام هەمیشە داواکاری گشتی ئەتوانێت هەم لەسەر هەموو پرسێت داوای هەبێ و خەڵکیش ئەتوانێ و لایەنیش ئەتوانن، بەڵام بەداخەوە ینی تۆکەی بابەتێک ئەچێتە قاڵبی ڕێچکەی یاسایە و کاتی کە تۆ سکاڵایەکە تۆمار کرد، بەڵام تا ئێستا ئەو سکاڵایەنشی کە هەبووە ئەوەندە جددی نەبووە، ئەگەر هەبێت هەڵبەت ئەگەر هەبوو بێت ئەوەندە جددی نەبووە کە چۆن ئەڵێ لایەنێک جیهەتێک پلتفۆرمێک میدیایەک تێیدا سزادرابێ بۆ ئەوەی جارێکی تر ئەمە هەم دووارە نەبێتەوە هەم ببێ بە پند بۆ پلتفۆرمەکانی تر یاخود بۆ لایەنەکانی تیش کە چیتر دەست یاخود ئەم دیاردەیە زەق نەکەنەوە لەبەرەوە بەداخەوە نەخێر دەست خۆش بێ. زانیاری لێ لەسەر میلەتانی تر چۆن مامەڵیان کردووە، جوولەکەکان چۆن مامەڵیان لەگەڵ هۆلۆکۆستا کردووە، ئەو کەسانی کە ڕۆڵیان هەبوو لە هۆلۆکۆستا ئەی چۆن هەموو ئەوانم باس کردووە، ئەوان چۆن داوای لێبوردنیان کردووە، یعنی بەرامبەر بە هۆلۆکۆست، بەرامبەر بە جوولەکە، بەرامبەر بە داگیرکاری جەزائیر، زۆر ڕووداوی مێژووی، زۆر کارەساتی مێژووی تر هەموویم ئاماژە پێ کردووە. خۆڕاستە تۆ ناتوانانی ئیعادەت الحال ئیلا ما کان عەلەیهی، ینی ناتوانانی ئەو دۆخە بگەڕێنیتەوە ئەوەی کە تایە بەڵام خۆ ئەتوانی داوای لێبوردن بکەیت. جوولەکەکان ئێستاش لە شوێنێک ببیستن لەسەر گۆی زەوی کەسێک بە هەر شێوەیە گەر بە لاوەکیش بوو بێ ڕۆڵی هەبوو بێ لە هۆلۆکۆستا ئەچن بە هەر ڕێگەیەک بۆ ئەو کەسە دەسەخەن و دادگاییەکەن و مەحکەمەیەکەن لەسەر هۆلۆکۆستمەنیان ڕەنگە نزیکەی 100 ساڵ بە دڵنیاییەوە ئەو تاوانانە لە ئاستی نێودەوڵەتیە زۆر باش ئیشی لەسەر کراوە بێجگە لە تاوانەکانی ئێمە کە دەرحەق بەرامبەر بە ئێمە کراوە کە ئەویش کەم تەرخەمی حکوومەتی عێراقی کە تا ئێستا لە دادگای لاهای ئەندام نییە، بۆیە ئێمە ناتوانین دەست بەم تاوانانەوە بگرین و بیکین بە سومبل بۆ نەتەوەکەی خۆمان. خاتو ڕەنگین عەبدوڵڵا سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، دەستخۆشیت لێ یەکەین، پیرۆزبای کتێبەکەش لێ زۆر سوپاس، بەخێراتی سەرچاو، زۆر بەخێر بێ.